بەڵێ لەسەرم پرسە کە 34 ساڵ بەسەر ڕاپەڕێنی خەڵکی کوردستانە تێپەڕێت. من لە ستۆدیۆ میوانێکم هەیە بەڕێز عوسمان ڕانیەیی، هەم بەشداربوویەکی ڕاپەڕێنی خەڵکی کوردستانە لە ڕانیەوە، هەم نووسەر و ڕۆژنامە نووسە و کتێبێکیشی لەسەر ڕاپەڕین هەیە. کاک عوسمان بەخێر بێی بۆ ستۆدیۆی کوردستان. سپاس دەکەم دکتۆر عەمار، زۆر سپاس دەکەم. بەڕێزی کاک عوسمان، ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە کە خەڵکی کوردستان بەرامبەر بە دام و دەستگا داپڵۆسیێنەرەکانی ڕژەمی بەعس لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە دواتر بەرەو تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان ڕاپەڕین، نامەوێت زۆر بچینەوە مێژوو کۆنەکە، ئەمەوێت لەسەر ئێستا قسە بکەین. کاک عوسمان، ئەو عەقڵیەتەی کە بووە هۆکارێک بۆ دروستبوونی ڕاپەڕین لە ناو چووە لە عێراقا؟ بەر لەوەی کە وەڵامی پرسیارەکەتنەوە، من هەمیشە دەبێت لە دەستپێکی ئەم یادەدا سڵاو بنێرین بۆ گیانی پاچی شەهیدانی ڕاپەڕین و هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان. لە ڕاستیدا ئەو هۆکارانەی کە بوون بەوەی کە ژیلەمۆی ڕاپەڕین لە هەرێمی کوردستاندا، هەڵبەتە لە باشووری کوردستاندا سەر هەڵبدا، هەمان ئەو هۆکارانە لە ئێستاشدا لە عێراق بە شێوەیەک لە شێوەکانی دیکە وجودیان هەیەە، چونکە ئێمە لە دوای ڕاپەڕین هەموو کەس دەزانێت کە ئێمە ماوەیەکی زۆر لە وەکو هەرێمی کوردستان لە چوارچێوەیەکی دیاریکراودا خۆمان بەڕێوە دەبێت. بەڵام لە دوای ڕوخانی بەعز لە 2003 ئەمە ئەم مەودایە فراوانتر بوو. هەموو گەلانی عێراق بەشداریان کرد لە پرۆسەیەکی نوێی بنیادنانەوەی عێراقدا و هەرێمی کوردستانیش، قوارەی سیاسی هەرێمی کوردستانیش بەشدارێکی کارایان کرد لەسەر لە نوێ داڕشتنەوەی نەخشەی سیاسی عێراق، ئەوەی کە دوایی لە ئەنجامدا دەستوری عێراقی لێ هاتەکایەوە. لە چوارچێوەی ئەم دەستورەشدا بێگومان ئەوەی کە وەکو متۆد نووسراوە، وەکو نەخشە ڕێگان نووسراوە لە دەستورەکەدا، هەموو مافەکانی مافی گەلانی عێراقی تێدا دیاری کراوە. بەڵام هەمان ئەو عەقڵیەتەی کە جاران هەبوو، بەڵام ئێستا لە بەرگەکی نوێدایە بەڕاستی هەرمان ئەو عەقڵیەتەیە، هەمان ئەو بیرروبۆچوونانەیە ئێستا ڕێگە لە دەستور دەگرن، لە جێبەجێکردنی دەستور دەگرن، لێ ناگەڕێن بڕگەکان و بابەتەکانی ناو دەستور، بڕگەکانی ناو دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێ بۆ ئەوەی کە گەلانی عێراق لانی کەم هەناسەیەکی بەختەوەری بدەن. باشە، ئەمە بۆ لە کاتێکە هەندێک لەو لایەنانەی کە ڕەنگە ئێسا بە شێوازێ لە شێوازەکان ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوونەتەوە، پێشتر لەگەڵ ئێمە هاودەست بوون، هاوبەش بوون لەو زۆڵم و زۆرەی کە بەرامبەرمان کراوە. بۆچی ئەمە نەبووە بەوانەیەک بۆ ئەوەی خەڵکی ئەم ناوچەیە بە ئاشتی و بە گەیشتن بە مافەکانیان و بە پێکەوە ژیان بەیەکەوە؟ بەڵێ ڕاستە، هەتاوەکو ئەو بیر و ئەفکارانەی کە زۆرینە و کەمینە بەو نەزڕەیە کە سەیری حکومڕانی دەکرێت لە عێراق، ئەمە زۆرینێ و ئەمە کەمینێ و ئەم مەزهبەوە ئەم مەزهبە لەسەر، هەتاوەکو ئەم بیر و بۆچوونە لە ئارادا هەبێ، بەڕاستی بارودۆخەکە من لەو ڕادەم هەر بۆ شوێ دەمێنێتەوە. ئەوەی کە جەنابەت فەرمووت بەشێک لەوانەی کە ئێستا لە حکومڕانەتی عێراقدانە هاوبەش بوون لەگەڵمان، من دەڵێم ئەوانە لە لای ئێمە پەنابەریش بوون، پەنادراویش بوون، نەکەر هاوبەش بوون لەگەڵمان. دوای ئەوە ئەگەر بیهێنیە چوارچێوەی هاوبەش بوون، ڕاستە ئێمە بەر لەوەی کە لە 2003 پرۆسەی ئازادی عێراق دەست پێ بکە، هەمومان دەزانین کە مؤتەمەراتی ئایندەی عێراق دەبەسرا، چ لە دەرەوەی عێراق، ئەوەی کە لە لەندەن بەسرا مؤتەمەری معارەزەی عێراقی هێزە بەرازکارەکانی عێراقی، ئەوەی کە لە پیرمامیش و ئەوەی کە لە هەولێریش بەسرا، هەموو ئەوانە نەخشە ڕێگایەک بوون بۆ ئەوەی لە ئایندەدا بتوانرێت لەسەر بنیاتی دیموکراسی ئەم وڵاتە سەر لە نوێ دابڕێژرێتەوە، دروست بکرێتەوە. بەڵام بەداخەوە هەموو ئەوانەی کە لێرە بوون پەناش درابوون، هاوبەشیش بوون لەگەڵمان و لەوانەیە لە خەباتی چەکداریشدا لەگەڵمان بوونە لە شاخ و لەوانە، بەڵام بەداخەوە زۆربەی زۆریان پاشگەز بوونەوە. ئەگەر پاشگەزیش نەبووبنەوە، بەعزێکیان هەندێکیان لەبەر هەندێک ئەتیبارات، بەڵام بێدەنجیان هەڵبژاردووە لە پەنا ئەو زوڵمە، لە پەنا ئەو ستەمەی ئەگەر ئێستا لە هەرێمی کوردستان دەکرێت. ئەوەی کە مافەداراییەکانی هەرێمی کوردستان ئەرقەلەی بۆ دروست دەکەن، ئەوەی کە مافە سیادیەکانی هەرێمی کوردستان گیر و گرفتی بۆ دروست دەکرێت،
ئەوەی کە دەیانەوێت قواری هەرێمی کوردستان بچووکتر و بچووکتر بکەنەوە و لێ ناگەڕێن هەنگاوی گەشەکردن بەرەو پێشەوە بڕوە ئەوانێنە ئەم جۆرانە. زۆر باشە. من پێشوەی بێمە ستۆدیۆ بەڵێ پەیامی زۆرێک لە سەرکردەکانی هەرێمی کوردستانم لەبەردەستا بوو لەسەر ئەم یادە هەمویان داوای یەک ڕیزیەکەن لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ زیاتر دەست ڕاگەیشتن بە مافی خەڵکی هەرێمی کوردستان و ڕوبەڕووی ئەو ڕوبەڕووبوونەوەی ئەو ئاڵنگاریانەی کە ئێستا لەسەر هەرێمی کوردستان هەیە. ئەم بابەتە چەند وەکات ئێمە تۆکمەتر ڕوبەڕووی ئەم عقڵیەتە شۆڤێنیە و ئەم بیرکردنەوانە ببینەوە کە هێشتا گەلی کوردستان بە شایستەی دەست ڕاگەیشتن بە مافەکانی نابین. بێگومان ئەمە یعنی چەکێکی کاریگەرە بەڕاستی لە دەستماندایە. ئێمە وەکو هەرێمی کوردستان هەمیشە ئەگەر یەکگرتوو بین زیاتر لە پاڵیەک بوو بین زیاتر پشتیوانی یەکتریمان کردبێت لە بیر و هەڵوێزدا ئەو کاتە سەرکەوتنی گەورەترمان بەدەستێناوە. ئێمە لە ڕاپەڕیندا ئەگەر بگەڕێنەوە بۆ 34 ساڵ بەر لە ئێستا سەردەمی ڕاپەڕین بەڕاستی هەوێنی سەرکەوتنی ڕاپەڕین یەکڕێزی گەلی کوردستان بوو بە هەموو ئایدیا و بیر و بۆچوونەکانیەوە. لە هەمان شت لە 2003 ئەو کاتێک کە دەستوری عێراق دیسانەوە نووسرایەوە کەم بەڕاستی بە شتێکی زۆر گرنگی دەزانم لە عێراق بۆیە زیاتر تاکیدی لەسەر دەکەمەوە هەر لەوێشدا دیسان یەکگرتووی و لە پاڵیەکبوونێکی سیاسی زۆر باشە بوو بۆ ئەوەی کە ئەم شتە بکرێتەوە. لە ئێستاشدا ئێمە پەیامی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامی سەرکردایەتی سیاسی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەمیشە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە دەبێت ئێمە یەکگرتوو بین چونکە سەرکەوتنمان لە یەکگرتندایە دەتوانین ئەگەر بە یەکگرتووی بچینە هەر مەیدانێک سەرکەوتنێکی گەورە دیسانەوە بەدەست بێنین. ئەوەشمان لەبیر نەچێ ئێمە لە پاڵ هەموو ئەو ئاستەنگ و کێشانەی کە بۆ ڕەوتی سیاسی لە هەرێمی کوردستاندا دروست دەکرێت بەڕاستی ئێمە هەمیشە بەو چەکە کاریگەرە دەتوانین ڕوبەڕێیان ببینەوە. لە هەمان کاتدا ئەو ئایدیانوەیە کە ئێستا لە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستاندا هەیە بە خۆشحاڵیەوە ڕەوتێکی دیبلۆماسی زۆر باش لە ئارادا هەیە کە دەتوانێت زۆر جار زۆر گرێکوێرەی زۆر گەورە بکاتەوە یاخود ئەو پلانانەی کە نەیارەکانی کورد چ لە ناوخۆ چ لە دەرەوە چ لە شوێنانی دیکە دای دەڕێژن بۆ چەقبەستویی دۆزی سیاسی لە هەرێمی کوردستاندا. بەڵام ئەم یەکگرتوویە ئەم ڕەوتە دیبلۆماسیە ئەم کلیلەیە کە دەتوانین ئەم گرێکوێرانی پێ بکەینەوە. بەڵێ بەڕێز حوسمان ڕانیایی هەم وەکوتم بەشداربووی ڕاپەڕینەوە ڕۆژنامەنووس و نووسەریش سپاس بۆ بەڕێستان لە ستۆدیۆی کوردستان 24 لەم بۆنەیەدا لەگەڵ سپاس بۆ جەنابیشتان. بەڕێز.